سيركي شوقاني تاري ورا يارم ورائي تازياري ورا سيركي شوقاني تاري ورائي شافري بالي خيالي ورائي شافري بالي خيالي ورائي شوشراي هناكي مالي ورائي شوشراي هناكي مالي ورائي خج ورائي خات زينه ورا باب جنوب على كوب بينه ورائي خج ورائي خات زينه ورا باب جنوب على كوب بينه ورا بعد أمري آوات تاسم ورا بعد أمري آوات تاسم ورا بابس كولادا هناسم ورا بابس كولادا هناسم ورا يارم ورائي تازياري ورا أسيركي شوقاني تاري ورا يارم ورائي تازياري ورا أسيركي شوقاني تاري ورا ماچی دیا ماچی خدایی ورا ماچم دیا ماچی خدایی که بیزارم لماچی سینمایی که بیزارم لماچی سینمایی ورا یارم ورائي تازياري ورا سيركي شوقاني تاري ورا يارم ورائي تازياري ورا سيركي شوقاني دام خۆش دەست خۆش بێ شتێ بیرخستینە. ئازیزان و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بینەری ئێمان جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش و بەرنمێکی زۆر تایبەتمان بۆ ئامادەکردوون هیوادارین کە بینەری بەرنمەکە بن تا کۆتایی لەگەڵمان بمێننەوە میوانی ئازیزمان لایە لەگەڵ کۆمەڵێک موزیسیانی زۆر ئازیز دەست و پەنجە ڕەنگین کە بەرنمەکەمان بۆ جوانتر و ڕازاوەترەکەن بە دەست و پەنجە ڕەنگینەکان و هەروەها کاکە ڕاژان کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە لە شاری مەریوانەوە تەشریفی هێناوە بۆ کۆمەڵێک گۆرانی زۆر تایبەت و جوانمان پێشکەشەکات موزیسیانان هەریەک لە کاک سروشت کاک سەنگار و کاک ڕێوان و کاکیان دەستان خۆش بێت و بەرهەمێکی جوانتان پێشکەش کردین هەروەها کاک ڕاژانمان لەگەڵا بێ کە گۆرانیەکانی بێگومان بەرنامەکەمان ڕازاوت دەکات سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێن و جگە لەوەش دوو میوانی ئازیز کە
خزمەتێکی زۆری هوەری کوردیان کردووە ئەزمونێکی زۆر باشن هەیە لە هوەری کوردیە ئەوانیش هەریەک لە خات و بەیان بۆمبا هوەرمەند و هوەرمەندی ئازیز کاک زاهیر جەلال سڵاوتان لێبێ و ئێوەش بەخێر بن. سپاس دەکەین مەمنون. عزیز لەو میانە بەڕێزانە و لە بەیانخان و لە خۆت و لە ستافی کامێرەمان و ئەوانی کە لە پشتی کامێرەوەن زۆر بەخێر بن. قوربانە بەمنیش هەمیشە سپاس لێوەش پیرۆز بێت. سپاس بە جەنابیشتر کاک ڕاژان بەخێربی. زۆر سپاس. هەر لە ڕۆژهڵاتەوە بەخێربی هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ کورسات و بەرنامەی کورسات مەگەزی بەرمەتوانی سڵاوی خۆت بگەێنی. ڕێز و حرمەتم هەیە بۆ هەموو بینەر و بیسەری پرۆگرامی ئەم کەناڵە جوانە کەناڵی کورسات وە بۆ هەموو کورد زمانێک دەست خۆش بێ. سپاس. خات و بەیان سڵاو دەبێ. سڵاو لە ئێوەش سڵاو لە کەناڵە جوانەکەتان سڵاو لەم عەزیزە جوانانە هەر پێنجیان لە مەریوانەواتون نانا ئەی کاک ڕاژان کاکیان بەخێر بێن ڕۆژهەڵاتەوە ئەوی لە تشتی مەریوان و بێنەوە. هاتۆ بەخێر بێ سەرچاو ئەوەی هەر لە سلێمانی شۆهاتەوە هەر بەخێر بێ سەرچاو هەموو ئازیزن ئێوەش هونەرمەندی تایبەتن گەنجن ئومێدەوارم هەتا تەمەنی من زیاتریش هەر عودەکەتان و سنتورەکەتان و دەفەکەتان و ئەمە چی پێڵێن کەمانچەکەتان بەردەوام بێ و دەست و پەنجەتان نەڕزێ ئیشەڵا. چاوم گەشت بۆ کاک زاهیرم بینی دەمێ بوو نەمبینی بوو خۆشحاڵ بووم کە لە بەرنمەیەکەم کاک زاهیر گیانم لەگەڵایە و چاوی هەموو ئەندامانی کورسات ماجەکەم ئەزانم بە بۆنی سەری ساڵەوە ماندوون دەستی ماندووبوونی هەمیانە گوشم و ڕێزی تایبەتیم هەیە بۆ هەموو کەناڵەکانی تریش و کەناڵی کورسات بە تایبەتی. سپاس بۆ تۆ سپاس بۆ شەشیرینەکان کاک زاهیرجان سڵاو دەبێت تەندروستی و چۆنە؟ سپاس بۆ خوا باشم سپاس بۆ دکتۆرە بەڕێزەکان سپاس بۆ هەموو کەسانی کە خەمیان لە من خواردووە بە تایبەتی خێزانەکەم کە سوکارەکەم و بە خێراتنەوەی میوانە بەڕێزەکانەکەم کە لە ڕۆژهڵاتەوە هاتوو و ئەوانشی کە ناو شاری سلێمانی و دەروی سلێمانی هاتوون بە خێراتنی خوشی بەڕێزم خوشی گەورم سپاس خانەکەم و جارێکی دەستخۆشیەکەم لە کامێرەمەن بەڕێزەکان و ئەوانەی پشتی کامێرن و هەروەها لێرەوە پرسە و سەرە خۆشی خۆمەنێرم بوانێک لە تەفاوەکەی چەمچەماڵە خنکان و کارەساتی سروشتی بوو دەسەڵاتی کەسی تیانیەوە و بەشداری هەموو پەژارێکیانم و لەگەڵ ئازارەکانیانم وەسڵا و ڕێز و خۆشەویستیم بۆ بنەماڵە شەهیدان درود بۆ شەهیدی سەربەرز شەر شەهیدانی کوردستان بە تایبەتی و هەموو شەهیدانی کورد. دەستە خۆش بە کاک زاهیر. سپاس بۆ جەنابیشتان بۆ کورساتی عزیز. زۆر دەمێکەوە پەیوەندی بە باری تەندروستیتەوە هەبووە یان چیەوە هەم وەکو بەرهەمی هوەری هەموو چاو پێکەوتن دەرناکەویت چیە ئەو بینم دیار نیت ئەو بینم دیار نیت ئەو بینم دیار وەڵاهی بەڵێ نەخۆشی دەوری هەبوو ناوەڵا نەخۆشی نییە کازانتی سەیریکە ئەوە من 3 ساڵە من هونەرمەندم وانە هونەرمەندی کۆمیدیا ئەوە 3 ساڵە من هیچ شتم نەکردو نییە بڵێ نییە خۆی نەخۆشی یاربوونی هونەرمەند نییە بە مۆسیقا هەبووە ئەو ساڵ بەرهەمە ئەو نەخۆشیش هەیە کە جەنابەت باسیەکەی نەخۆشی ئەوە لەگەڵمانە یەک نییە هیچ پشتگیریەکە نییە ئەو تەسیری زۆر هەیە من دەردی بەیانخانڵە پێوانڵ هونەرمەند ئەخە هونەرمەند شوێنمان هەیە وەزارەتی ڕۆشنبیریمان هەیە ئەبێ ئەوان بپرسنەوە لە ئێمە بڵێن وەرن چیتانێ بۆ تام بکەین نایکەن دەبەر ئەوە ئەمە گلەیەکەین لە ماڵی خۆمانێکی بەڵێ من سپاس پاریش بەرهەمێکی دیکەشت هەل من لێرە سپاسی و کەسانەکەم کە خەم خۆر من سپاسی شادمیهرەکەم لە سوێدەوە ئەوی کە خەڵقی ڕۆژهەڵاتە ئاوازێکی بۆ دانام و شعرێکی کاکدیار هەڵبجێی بەڕێز ئەوم کردە گۆرانێکی جوان و کورساتی ئازیز بوویان کلیپ کردمە و هیچ ساڵی پاروە لەم ساڵیشە هەل لە گەلی کوردستان تەلەڤیزیۆنی گەلی کوردستان تەلەڤیزیۆنی پێشمەرگە ئەوانی کلیپێکی جوانە بەکردم و گۆرانێکی دانەدانە کە مەقامەکەیمان گۆڕی بوو لە مەقامێک کۆکتمان مەقامێکی کە گۆرانی بێژە قەدیمەکان بووە گۆرانی بێژە نەمرەکانی کورد بوون علی وەندی سەلاح داودا حسێن عەلی ئەوانە توانە من هێنام لەگەڵ کاک ستودیۆیەک لە هەڵەبجە کاک ئەمیر ڤیلۆن ئەو بۆی تومار کردم مەقامەکەیمان دەستکاری کرد شتێکی زۆر جوان دەرچە و حالیەن لە گەلی کوردستان ئەیش پێشکەشەکرێت نەوەستاوە من ناژوەستم بەرهەمی تازەشتریشم هەیە ئینشاءڵڵا ئەمەجی دڵخۆشیە دەستان خۆش بێت هونەرەکانم قفڵی لێرا
بۆچی قفڵەکەشی گوم بووە کلیلی قفڵەکە نادۆزینەوە ئەدۆزرێتەوە ئەی دوو درامامان هەیە هیچ تا ئێستا ئەو 3 ساڵە باشە ئەی هونەرمەندێکمان وتی ئەوە من لە دراماکەی بووم بەڕاز من مناڵێکیشم بوو دراماکە نەکرا عمری ژەڕوا عمری ژەڕوا هیچ دەنگ نەبوو دوای مناڵی بوو نێنۆمان مناڵەوە خەریکە پێگرێ ئێشتا درامەکە دانەبوو پەخش نەکراوە وتم خەمە نەبێ بێ ئینشەڵڵا ئەمە کاری هونەریەکە ئەی وەکو ژیانی ڕۆژانەی خۆت بەچیەوە وڵا من خەریکی چێشتخانەی ئێستا من تەقاوت بووم خۆتان زان کە تەقاوە دەبێ معاشەکە قەستێکی لێرێ نیوەی بوو ئەوان و نیوەی بوو خۆمان لە ڕێزلێنانی خانەنشینەکە هاتم بۆ لە هاتاروکو ئوستاد مەگەزین چاپێکردنێک منەگەڵان کردی وتت ڕەنگە دوای ئەوەی کە خانە نشینە بم دەستکەم بە نانکردن بۆ ماڵە سوعبەتێ بوو کردم بەڵام هەویرشێ بۆ ڕاست چێشخانەکەی خۆم نییە چێشخانەکە هیدوو بە ڕێزە ژنومێردێکی دوو بە ڕێز دوانن یعنی بەڕاستی وتیان بیرمان لێ کردوتەوە کێ هەڵبژێرین بیکەین بە نایەوە تۆمان بە باشزانی لەبەرەوەی تۆ ئەڵماسی وایان بە من وتیان تۆ ئەڵماسی دوڕی چێشی دەستی خۆ چۆنە خۆم تێشی دەستم زۆر خۆش باشە کاکزای لەگەڵ گەنمکتا و یەپراخە بینت چۆنە لەگەڵ یاپراخە بینم زۆر خۆشە زۆر خۆشە بە تایبەتی کەلەرم باشە بەس ڕێزم هێوانی کە گەڵامی و خۆرم حەز گەڵامی و ناکەم گەنمکتاویش لە ماڵی خۆمان دروستی ئەکەن بەس زۆر لایەنگری نیم ڕقیشم لێ نییە هەموو نیعمەتی خوای لێ ئێمە زۆر خۆشەکەین یاپراخی کەلەرمیشەیە کەلەر میشەیە کەلەرم خۆشی کەلەرم لەوایە سەریکە یاپراخی کەلەرم چۆن برنجی سەر و پێ خۆی برنجی یاپراخی کەلەر میش وایە بەس جوانەکەی لەوایە ئەوێ قیمەی زۆر تێکەی کە کەلەرمەکە خۆی قیمەیە چێتە ژێردانە هەز زۆر خۆش باسی قیمەی زۆرە کرد و کاکزایریش باسی کفتەی کرد بین لەگەڵ کفتەیان چۆنە کفتەش بینم هەیە و ڕستۆرانتەکەش کفتەیەکی زۆر جوانمە چەند ساڵ ڕفتی سابوونکەرانە نەهاو بانم کرد نەهاو کفتێ پۆزێ بخوا ناساخ بوو بەڵامیت وایە کاکزای وەڵا وتی بەتەوتی سنگڵم بەتەنیام هینە ماڵۆمان نایە باوکی نەخۆشە کەچی سنگڵیش بوو نەهاو نازانم کاکزای لەگەڵەوەی کە باسی تەندروستیتمان کرد باسی لەوە کرد کە تەندروستیت باش نەبووە بەڵام ماشەڵڵا هەر گەنج و جوان سپاست دەکەم هەر جوان دەرەکەوێنی هێنی ئەم جوانمانەوە و گەنجیمانەوەی چییە دیارە دوعای خەڵقە نزای خەڵقە خەڵقانەکەن هونەرمەندیان خۆش ئەوێت هونەرمەند ئەگرن سپاست دەکەم بەیاقاجان خۆت چاکیت و خۆشم بڵێن تۆزێک دەست بە خۆمایەنم بنێبێ ئەو جارجار لە پرەکە ئەکۆمە ژێری ئەکۆمە ژێرەوە و خەریکم ئەڕۆمە ناو دەریای خەمەوە وانە پرەکان ملێ دەرێنمە هەناسێگە بەردەوامی جوان و سپاس دەکەم سپاس ڕاقی دەرەکەوی وردەمی زەرەکەوی وردەم پێنەجی نەشتێک بێت وڵا گۆرانێکمان پێشکەش بەسەر ئەو چاوانە لەگەڵ ئەو خۆشەویستانە شتێکمان حاضر کردووە بەڵام من و بەخانە بینە کۆرسی یەکتری باشە قوربانە ئەساقی تۆ دەستە خۆش بێ نەخوا دەمکوژێ نەبۆ خۆم دەمرم نەخوا دەمکوژێ نەبۆ خۆم دەمرم چونکە غەریبم کەس ناگرێ قەدرم چونکە غەریبم کەس ناگرێ قەدرم دامەگری ماگری چاوەکە جوانە هەرچەند تۆ داگری ماڵێرانە دامەگری ماگری چاوەکە جوانە هەرچەند تۆ داگری ماڵێرانە
غريب غريب ديارة دولتي غريب غريب ديارة جيجي غريبا قوشة وكنارة جيجي غريبا قوشة وكنارة دا مقري مقري شوك زوانا هرچند تو داگری ما غیرانا دا مقري مقري شوك زوانا هرچند تو داگری ما غیرانا مقري شوك زوانا هرچند تو داگری ما غیرانا یادگاریەکتان بۆ باسکەم هی ئەم هینە یا ڕەبی قەت نەگرین إن شاء الله. هی ئەم گۆرانیە لە پێنجی سەرەتایی بوو باشە ئەم گۆرانیە موت پێنج بوو یا چوار بوو ئەو کاتە متەبیقەمانە بوو هەستام گۆرانەکەم خواسێکەم تەبیقەکە لە دوا ئەگری أي هور وتیان مام تەلەبەکانیان و مامۆستاگری مامۆستاگری منیش هەرەموت بێ تەواویکەم وەڵا دوایی وتی ئەو گۆرانیە هی برای منە أي هور باشە ئازاد حسێن بەڵێ، بەڵێ، ئازاد بەڵێ. حسێن بوو تەلەبەی زانکۆ بوو لە قەسفی قەڵات زیە واب هەمویان ئەمری خۆیان کرد واب واب ڕۆحیان ڕۆحیان شاد شاد بێ بێ أصلي قرانيك يونانية بلام بەس بس ئەو شاك تبووی ترى. ئێجا خەل لەو کاتەیە ئەو ئاوازەی دۆزیوەتەوە لە یۆنان جوانە یعنی. گۆرانیەکی زۆر جوان و تایبەت زۆر. ما أوتو تا ساجي کاک زایرۆن نهێنی مانەوەی ئەو گۆرانیانە چییە؟ ئەوە شاکارن ئەو گۆرانیانە گۆرانی بەڕێستان بەڵێ. گۆرانی هونەرمەندانی ئاوازەکانیان خۆش. لەگەر ڕێزم بۆ هونەرمەندانی سا ماشەڵڵا هونەرمەندانی گۆرانی بێژمان زۆر بووە خوا تەمەنیان درێژ کات و سەرکەوتوو بن بەڵام ئەو زەمەنە هونەرمەندی گۆرانی بێژ کەمتر بووە پەنجەی دەست حسابەکران وانە بە پەنجەی دەست حسابەکران بۆیە هەر کەسێک دەنگی خۆش بووە زوو دەنگی ئاو ناو خەڵقا لەوانە بژڵم خەڵقی دەنگخۆشیش هەبووە بەس لە ڕویان نهاتوە بێ ناو مەجلیسی هونەرەوە یاخود شەرمیان کردو نانهێشتووە یعنی بەکچوو بە پیاویش بەشنش نانهێشتو پیان عیب بووە بەڵام دەنگخۆشمان هەبووە و ئەو دەنگخۆشانش توانیویانە ئەگەر بە ئاوازی تازە بوو بێت یاخود ئەگەر بە ئاوازێکی وەرگیرا بوو بێت توانیویانە بەو ئاوازە هۆنراوەکی جوانی لەگەڵا ئیندیڤاز پێ بکەن و بیکەن بە گۆرانێکی خۆش بڵاوی کەنەوانە و ناوبانگێکی تەواتی پێکەکەن حتا ئەم ساژ ماوەتەوە گرنگی بە هەموو بەشەکانیراوە بەڵێ مۆزیک هۆنراوە هەمووکو میوزیک هەموو تۆمارکردنەکەی ئێستا بە ئەلکترۆنیان تەگرێت بیانخانی قسا فەرمێ بە ئەلکترۆنیان و بە ژوورێکی وا و تایبەت و هەموو کۆمپیوتەر هەرا بەزمە دا کاتە شتێکی سادەش بووە بۆ نمەتی مۆسیقای زانکۆ بەعزە گۆرانیەک هەیە هەر لە کۆنەوە تا ئێستاش یعنی ون نابێت هەر ئەمێنێت یعنی سەیرم لێ ئەو گۆرانیانە ئاوازێکی تایبەتی هەیە کە چێژە دەیاتێ شەرتیش نییە سەیریکە شەرت نییە ئێستا من دایمە ئەڵێن حەزە لە چ گۆرانێ بێژێکە دەست نیشانی ناکەم ئەڵێم حەزم لە گۆرانیەکە چێژم باتێ دەستی خۆش بێت دەستان خۆش بێت کاتیەوە هاتۆ پشوێ گۆرگرین وایە ئازیزان لەگەڵتان بەردەوامین پشوێکی کورد وەرەگرین و ئەگەڕینەوە لاتان بە جێمان مەهێڵن سوپرایزەکەی بەیانخان ماوە
دڵێ مەگار بەردام وەگەر شاخە بە چاوی سووکی مەڕوانە دڵێ مەگار بەردام وەگەر شاخە بە چاوی سووکی مەڕوانە لەبەر تازیمی مەیخانە منەر دەڵێم پیری موغان بابێت گیانە بەخەندە و پێکەنین و چاوی مەخموری دڵی بردێم لە مەکتاب دەرسی سەحری خوێندووە و بۆیەوە فێڵی لێکردێ ئەگەر حەزایەکەیت ڵاکەم دەربێنێم ڵاکەم دەربێنێم ئەیکەم بەدیاری کچێ بۆتی دانێرم بۆتی دانێرم ئایا یەرەوەی باڵایە بەیار سەرەوی بێگێرێ سەرەوی بێگێرێ خەڵکی کەوشایاری کچێ هەوڵاتی دنەبگێرێ هەوڵاتی دنەبگێرێ ئەو دەنگە و نەڕزێ ئەی بژین دەست و پەنجەتان خۆش و دەنگی تۆش نەڕزێ و ساوێن بەخێر بێ یاخوا بۆ تاخیر بووی بۆ دوای ئەمەشیە ئێستا پێتانەڵم جا سڵاوتان لێبێت سڵاوتان لێبێت و ساڵی نوێ لە هەر هەمووتان پیرۆز بێت و لە تۆش پیرۆز بێت لە ئازیزان و بینەرانی کورسات مەگەزینیش باش بێت و ئینشاءالله ئێوارتان باش بێت و هیوادارین ساڵی نوێ ساڵ 2026 ساڵێکی زۆر باش ساڵی بەدیهاتنی خەونەکانی هەر هەموو لایەک بێت ئینشاءالله بێگومان ڕەوەند پێوتون کام ئێواری کورسات مەگەزین تاوە جیاوازە و خۆشتان بینیتانە جا پێشتانەڵێم بۆچی من دواکەتم لە مەطعمەکەی تۆ هاتم لە چێشخانەکەی خات و بەیان بۆمباوە هاتم لەگەڵ خۆمە نەیخەم یاپراخیشم بۆ هێناون بۆ کاری دواکەوتنەکەی من ئەوە بوو لە بەشی یەکەمە ئەم یاپراخی وەسای تا پێگەیوە ئەنجە بهێناوچە بەس بنی نێڕژی تاڵ ڕاستەکەی بەخوا گەنمەکتای شمێنە گەنمەکتاوەکە و هێناوە وتم با منیشم جاران یاپراخەکە و باشە باسێکی یاپراخەکەمان بوو کە یاپراخەکە و چۆنە چیتیایە ئەمە سەتامیشەکەین سەریکە ئەم یاپراخە ئێستا سەریکە چەند پچکۆلەیە باشە ئەمە نەفەرێکە سەیریکە چەم پشکۆلێ با سەیریکە نەفەرێ وابزانام ئەو دوو نەفەرە ئەڵێ سەیریکە چەم پشکۆلێ با سەریکە بزین چەم پشکۆلێ نەکەوێ گالێ باشە کە قاپەکەی پچکۆلەیە ئێستا هینێکی زۆرمان هەیە مشتریمان زۆرە یاپراخ یاپراخەکەی زۆر خۆشە یاپراخەکەی زۆر خۆشە یعنی بەڕاستی من کەسێک پیاک کەسایەتێکی شاری سلێمانی بوو بە تەمەنێ بوو ناوکەین بیرچۆتەوە خوا نازەم تۆفیقی ناو ڕەفیق بوو وتی بەیانقان خۆت مارکەی خواردنەکانە مارکەیە ئەو خەڵکانی لێرەشن مارکەن یعنی بەڕاستی زۆر جوان یعنی بەڕاستی ئەوەی کێ بۆ ڕیستۆرانەکەی من هەمووی خەڵکی شاری سلێمانی هەمووی یعنی قەنەعەتی بێ جاخۆشم لەو نوعانم بچم بۆ شوێنێ قەڵەباڵ خەبێ زۆر بەتامە زۆر بەتامە ئەمە ئافرەتێ بۆمانەکە مامۆستایە کفتەکەشمان بۆ ئەکە کفتەژەکە یاپراخیشەکە کفتە و یاپراخەکە ئەو بۆمانەکە زۆر جوانیکە زۆر زۆر بەتامەوە دەستی خۆش بە میوانیەک ئەچی بە میوانی یا میوانداریەکە دەکەن ئەڵەتی وڵای هیچی واشمان نییە هیچی واشمان نییە یاپراخمان هەیە هیچی وامانی یاپراخمان ئەخما یاپراخەکەمە یاپراخ پیازە ئەی چەنی بێ کوڕە تەماتەیە کوڕە کوولەکەیە باینجانە هەموو شتێکە کەس وڵی چێشمانە تێکەڵاو من کە داوە دەکەم بۆ کەسێک لە ماڵەوە ئێستا من جاری واچم بۆ داوەتێ سێرەکەم یاپراخ کراوە شفتە کراوە کوبە کراوە برنجش لە لێنراوە لەگەڵ ئەویانی قەت دایمە کەمیوانم یەک شتەکەم یا یاپراخەکەم یا کفتاکەم یا برنجش لە لێنم بۆ لەوەی چێژی لێبینی لەو شتا ئێستا تۆ کە کفتەکە و خوا چێژ لە برنجەکە نابینی و قورسی شەبی ئەم هەمووە مەعیدە نایهاڕێ ئەنی تۆ ئەگەر بتەوێت شتێکە خۆش بێت جوان بێ
یەکشت بکە بۆ میوە من دایمە بە خەڵک ئەڵێم با یەکشت بکەن یعنی بەڕاستی هەم زیان مەسرفە ئەوە خەسارە بێ ئەجا دوای کە ئەزانێ سوورە زانێ خەساریش بووە دەتخوا ئەوە بەرەوە دەتخوا ئەو بەرەوە ئەیا ئەداتی ئێوارەش بیخۆی نەخێر من لەگەڵوانیم نیوە خواردن ئێوارە بیخۆم یەک خواردنی عادەتە تەرگە نازم خەڵک سلێمانی قەت شلا من پێی نەبوو یەک شلە زیاتر لێ سەر لێشێ ساوێن چوو یا پراخەکەتی هێنا و دەستی خۆش بێ ساوێنجان زۆر بەتام و دەستی ئەوەش خۆش بێ زۆر بەتام ئەمەش گەرمە کوتاوەکەیە بەڵێ بێتەرخونە بێتەرخون بێشتەوە زۆر بەلەزەتە هەر کوردەواری ینی ناڵم شتەکانمی کوردەواری نەم بێ جاترە بڵم ئێستام جاترە و ماترە و شتانەمە هی مۆدێلی تازەی خەڵک خۆی خەڵک حەزی لەو شتەیە جاترە کرێ بە پاقلەیە ناکرێ بەناو جاتری تێکردن زۆر باشیشە عەرەبەیکەن عەرەبی باشە بەڵام خۆش نییە بۆ ناوگەن عەرەب ڕۆنە قەرچێنەکەن بەسەریا و دارچینیەکەن زۆر بەتام بوو منیش خواردم زۆر خۆشە هینی تێکەن گۆشتی تێکەن ئەوڕێن بۆ ئێوەش هەیە و وەڵام ئێوە کاتی ئەوە نییە وڵای من سەبارەت بەو قسەی کاکزای کەیود یاپرا زۆر خۆشە زۆر پیاوەکان حەزیان لە یاپراخ نییە من یەک ڤیدیۆم لە ئینستاگرام بینی لە پیاوێکیان مقابلەیان لەگەڵ کردبوو لیان پرسی بووتی ویان یاپراخە پێچەوتی وڵڵا گەر یاپرا خۆش بە خۆی ناشاردەوە زۆرم حەز لێتی من بۆ خۆم حەزم لێتی خۆشی شاری جا بە دووە بە ترشیاتی کوردیەوە ئەگەر سەوزەواتیشی لەگەڵا بێ ئەوانە خۆی مەسەلەی برنجەکە نەبێ یاپراخ زۆر تەندروستە بەڵێ بەڵێ هەموو میوەکانی هەموو سەوزەکانی تیا نانیتیری بەکاربێن و یافراخ وەڵای نانەخانەمان هەیە یەکسە گەرماگەرم نانەکەیان بازاری گەرمیش خۆشە بەس نانی بازاری گەرم کاکزای وێنەیەکی تو هەیە لەگەڵ هونەرمەندان بەجیایە وێنەیەکت هەیە لەگەڵ هونەرمەند مامۆستا نەجمەدینی خوڵان وێنەیەکی تریشت هەیە لەگەڵ هونەرمەند و مامۆستا ناسری ڕەزازی باسێکی ئەم وێنانەم بۆ بکە و ساڵی چەند ئەم وێنانە گیراوە و یادگاریەکت هەیە لەسەر ئەم وێنانە هیوای تەمەند درێژە خوازم بۆ هەموو هونەرمەندان و بە تایبەتی هونەرمەند وەڕێزانی کە باست کردن کاک ناسر ساڵی 82 بوو لە بەردێکی سەرا ئەو کاتە بەرامبەر سینەما سیروانەکە لەیان مەطعامێکە بوو و گەراژ بوو گەراجی بەغایم پێوت لێ ڕسمێکمان هەبوو بێکە و گرتمان لێ یەکتریمان ناسی کاک تاریخ باسی هونەرمەند تاریخی لیشێ کرد خواافریکا وتی کوڕێکم لەگەڵایە زۆر دەنگی خۆشە کاکە زایر ئەتر لەو یەکتریمان ناسی و لە ماڵێکیش پێکەوە دانیشتین بەڵام منی نە ئەناسیەوە تیان ناوی ئازادە لە کاک ناسریان شاردەوە تا حەزەکەن گۆرانەیە بڵێ منیش گۆرانێکی خۆی وتەوە وازم ئەو گۆرانی وەرە یارم وەرەی تازە یارم ئەوە وتە کەچی کە تەواو بووم خوا ناگرێت دەستخەتێکیشی ماوە نووسەتی وت شعیرێکی خۆمە هەر نەمامێ گەر بە لاوی دابەزێ قەت بە پیری بۆ سەرێ هەڵنابەزێ ئەمی ماچ کردم وتم دە باش ئەو شعرم بۆ بنووسم بۆی نووسین لەگەڵ ڕستێکی خۆمەدام ناوە لەناو ئەڵبۆمایە ئەمی ماچ کردم تی بەس تو سەری خۆت نەیدۆڕێنی ئێرەی ماچ کرد باز نەیدۆڕێنی زای نۆڕانانی چی ینی بۆ بەعسی نەڵێم ئاگادار ینی بۆ بەعسی نەڵێم وتم هەتا ئێوە هەبن و من هەبم ئەوە تا مەرگم شتیوان ناکەم تۆ تایبەتی نەشم کرد و ناشیکەم کەسمان بۆ باسمان لە پێناوی کووردە هەموو شتێکەکەم کاک نەجمەش ئەوە ساڵی 85 بوو حەزوری هاتە سلێمانی جا نوکتێکی زۆر خۆشی لەسەر هەتەنە بە ئازشتی شای جەڕامەتەوە کاک نەجمەدین چوو بە تەجیلات ناس لە چادی پیرەمێرد بوو ئەو کاتە کاک باسی لە ئیبر بڕێەوە باس لە عەبدولقادر کە توی من شنیدی هینم بڵاو کردبەوە کاک سەرباز زەمالیادی بە خێر بێ و سپاسی یەکەم کە ئەندامی تی مۆسیقای بابان بوو ئەو لە ماڵی خۆیان یەک کاسێتی بۆ زەڵ گۆرانی بوو گیانە بەسێتی و گلەی لە کەس ناکەم ئێستا کاک نەجمەدی کێتەوە گوێ لە گۆرانی ئەبێ ئەڵێ ئەو تیپە چێ کردوێتی ئەو گۆرانی بێت و زای جەلالە کاک زایرم بدەستنەوە ئەو تیپەم پێ بناسێنێم تا من تاکسیەکم پێ بوو 85 تاکسیەکم پێ بوو شڕتە بە دوام بۆ هەڕەکە تاکسی ژمارەوەنگە بۆ سەزای لە بۆستە ئەو کاتە قەرەباڵغیش نەبوو شار ساڵی 85 لە بەردەمی مزگەوتی گەورە
خەڵق سەیری منیان کرد وەستاوە پۆلیسەکان دابەزین و یا ڕەب العالمین بەزای جلات چی کردوێت وەڵا چۆن چاچی لەگەڵا کردم کە بە تاقۆ پێکەین و ماسومز و ئیحتیمامەزیێش وتیان هیچ نییە قەرەباڵغیش نەبوو ئەو کاتە بەرمزگۆتی گەورە بەڵام ئەوەی کرد لێوا بوو ئاوڕیا بزان چی بووە پیان وت وەڵا کاکە زاریجان تەلەفۆن نەبوو موبایل نەبوو هونەرمەندێکی خەڵقی ڕۆژهەڵات هاتووەتە سلێمانی کاک نەجمەدین غوڵامی ناوین 20 وەڵا بچ بە تەجلیلات ناس لێوە چاوەڕوان دەکات بە ئێمەوەتە بە تۆ بڵێن بە ئێمەوە تۆ بڵێن بە پۆلیسیاوەت و تەکسی پێ زایزەلال وەڵاتە چوومە یەکتیمان بینی و ئەو نێشمان لە ستێدیۆ هەڵۆ گرت لە هەر لەو جادی پیرەمێرد بەڵێ جار ئەو ڕسمەت کاک جەمالی ساحب ستێدیۆکە هەڵی واسی و دەبەر دوکانەکەیە ئیتر ئەوش نوکتەی لەسەرە بەڵام باسی نەکەم باشترە لەبەرەوەی شتی خۆشی تیا بەڵام تر ئەوەی ڕاستی بێت لە سوشیال میدیا بێت تۆزێک حەزەرکەیت چینای گۆرانیەک دوای باسی سوشیال میدیاشم بۆ بکەن هەردووکتە ئەو سەرباز جەمالە با بیرم نەچێ دراوسێمان بوو دیوار بە دیوارەوە بوویت ئەیزانی دەنگم خۆشە شعرێکی بۆ ئەیزانی دەنگت خۆشە ئەیزانی گۆرانێکی بۆ تەجیل کردم وتی بار هەوبێ لە ئەرشیفی خۆتە ئەی گۆرانەکە ئێستا چی لێ کردووە هەر ماوتە گۆرانیەکە شریتەکەی لای ئاسۆ جەمال موختارە ناماتەوە بەسەکەم یەک جاریای مێ وتم بەخوا ئاسۆ لەوە چێونم کردی بێ کەسیتی گۆرانێکەوە بیرماوە زۆر بیرم ناوە بەس گۆرانێکی وابزانام ئاوازەکەی ئێرانی بوو ئەو کاتە زۆرم حەز لەو گۆرانیە بوو تا شەو ڕۆژ بوو هەمووتان شتێکی وا بوو خودا حافیز گۆ هەمیشە بێوەفایت کرد بە پیشە زۆر خۆش بووی تەجیل کردبووم ئەو کاتە تیوی بابان مسپاسێکم زۆر کوڕێکی چاک ماڵێکی چاک بوو بۆچی ئێستا ڕیکۆردی ناکەی چی؟ یا لێرە گۆرانەکە بڵێ باە من بۆ ڕیکۆردکەین دوای چەند ساڵ وەڵا ڕۆڵە شیعرەکەیم بیر نەماوە دایکی گۆرانێکی ترمان بۆ بەخوا بێ ئاسۆ وەستا ئێستا باسی تیمۆسیقای زانکۆمان کرد بەیادی تیمۆسیقای زانکۆ بۆ چاوجان لە کەناڵی حاچی ئەرشیفی سلەیمانیە ئەوە بیزانم بۆ معلوماتان لای ئاسۆ جەمالی موختارە بخوا ئەرشیفی وای لای ڕێز و سڵام بۆی هەیە کوڕێکی زۆر دڵسۆز بیرێک لەو گۆرانێ بکەرەوە کە مامۆستا زاهیر پێتەڵێت ئەوەی تیمۆسیقای زانکۆ مامۆستا حەسەن زیرەکە بەڵام ئەوان وەختی خۆی ئەخر کە باسی ستێدیۆم گۆرانێکیان لە ئەزمەر ڕوتووە بەڵێ فاروق محەممەدێکی تیا بوو مهندیس بوو ئەندازیار بوو ئەو کاتە دراوسی ئێمە بۆ ئەویش گۆرانی هینیەوە ڕۆژی تازەی ساڵی تازەی ئێمە هات ڕۆژ هەڵات ڕۆژی هەڵات ڕۆژی هەڵات سەر بە هەڵات ئەوە یەکێکی لە فادێکێکی تریش ئەم چاو جوانە لەیلا بۆ تۆ بردم لەیلا بەسی قاوەدی لەیلا ئەوەی مەقامێکی خۆی بوتم مەقامێکی خۆی بوتم بەمەسی قاوە بەمەسقا بەفران لە کۆڵانە یاری من زۆر جوانە چاو جوانە لەیلا بۆ تۆ مردم لەیلا لەیلا ئەم شەو زستانە بەفران لە کۆڵانە ئەم شەو زستانە بەفران لە کۆڵانە یاری من زۆر جوانە چاو جوانە لەیلا بۆ تۆ مردم لەیلا لەیلا ئەمە ژێکێک بوو لە گۆرانەکانیان لەم ئەزمەڕەوەت بیان بەخوابزان دەباشان بوو دەباشان بوو ئاری شوکاریان نەباتون لە ئەزمەڕوین بەس دەنگیان زۆر خۆش بۆ جەماعەتە هەموو لە چوونە خاری جێسەیسیان لێرە نەما دەنگی تۆش زۆر خۆش بەرهەمێکی خۆشیان پێشکەشکردین ئەجا سەری ئێوە بەرهەمێکی جوانمان پێشکەشکان
رازيانة وقلب ريحانة يا رب ودقينا لو درو هيوانة يا رب ودقينا لو درو هيوانة لو درو هيوانة آرزو مندي جحد يردين فراوى خيلي تاسيتو كردين آرزو مندي جحد يردين فراوى خيلي آسي تاسيتو كردين رازيانة رازيانة وقلب ريحانة رازيانة رازيانة وقلب ريحانة يا رب ودقينا لو درو هيوانة يا رب ودقينا لو درو هيوانة لو درو هيوانة اي كليلة كليلة سركولكو مهليلة اي كليلة كليلة سركولكو مهليلة دايك بقر بعد بقربول الجو زهليلة دايك بقر بعد بقربول الجو زهليلة اي كليلة كليلة سركولكو مهليلة اي كليلة كليلة سركولكو مهليلة دايك بقر بعد بقربول الجو زهليلة دايك بقر بعد بقربول الجو زهليلة قلاي مري وايا كني ليايا فالمنا في وايا كني ليايا خلاك مخايا كني ليايا فالم بقي وايا كني ليايا براي كنيله كنيله سركولكو مهليله اي كنيله كنيله سركولكو مهليله دايك بقر بعد بقربول الجو زهليله دايك بقر بعد بقربول الجو زليله دەستان خۆش بێت دەستان خۆش بێت دەنگ خۆش دەنگی یۆش خۆش بێت سپاس لەگەڵێتەوە مامۆستازایش لەگەڵێتەوە بەڵێ لەگەڵاوتەوە كنيلة وكنيلة كنيل لا بۆی بیرم نەچێتەوە زۆر خۆشە باوکیشت پێی شیفی قڕگم باوکی پێی وتویت یان تمثيل یان یا تەمسیل کە ئەو کاتە بە نواندنیانەوە تەمسیل سم کوردی پەتی هاتووە من وەختی خۆی من طبعا لە خێزانێک بووم هەمومان دەنگمان خۆش بوو دایکم دەنگی خۆش بوو و باوکشم دەنگی خۆش بوو ئەسڵ بنەماڵی دایکم سەردەشتی بوون بەڵێ خەڵکی سەردەشت بوون دایکم و باوکی باوکم جا دایکم کە ئەچوو بۆ تازێ ئەیانگو فاتمە خاناو تازێکە گەرمە کرد ئەمەنە دەنگی خۆش بوو جا من کە گۆرانی مەوت لە مەحەد من کە چوون بۆ مەحەد وتم من بۆ گۆرانی هاتووم بۆ تەمسیل نات ڕاست وتیان ئەوە تمەوت مسا و ژووری شانەوە مۆسخاشن نیوتی بڕۆ مۆسخاشی تیا مامۆستانی تەرداخی بە بیرم ێ و کاتە کە چوون بۆ مقابلە گۆرانیکی ناسر ڕەسازی وت با بچینە سەروە زوی سیخۆنەوە من و مستەفا ڕاو بووین بەیەکەوە چوین وتی بڕۆ وەرگیرای ئیتر لە خێزانەکەمان برایەکەم تۆزێ مەعارز
يقول نابي توبشي تما حدي فنون جميل مش لم بخو من بو ما حدي فنون ناسم بو قرانيش الناسم هم فقير كدو أو حزم لما مستعتيه تي إيه زور باشا حزم لما مستعد نابي تمثيل الشركة والله التمثيل ما كنت بين أخوج داوي كيش اللي خزانة كمان هبو بابوني منه كتمثيل ما كنت والله ترباوكم هاتا سروا جودي منو باوكم برامبر يقبوتي كتشم ورا يا تمثيل بكا يا قراني چونکە ئەگەر هەردووکی بکەی سەرکەوتوو نابی ئێستا من کە بابچیم بڕۆم دار تاشی بکەم سەرکەوتوو نابم لە هیچیان جانە 5 دیناریشیامێ و کاتەوتی هاوش بخە جانتاکەتەوە دڵی خۆ تەنگ مەکە چکە براکەم ئەو برایم هەم بەردەوام پێکردم بەردەوام بەڵام لە ئەخیرا لەم سەردەمەی ئەخیرا سە ئەمری خوای کردەوە برایم لەم خوافیکە لەم سەردەمەیە کە ئەچوون بۆ ماڵیان ئەیگوول لە سەر و من دانیشە تۆ چەند ساڵە سونعی ئێمە و پاراست یعنی بەس برا گەورەکەم کە چوومە مەحەدی فنون جەمیل لەوتیەوە ئەچی کوڕ لەگەڵایە تەمسیلەکەی گۆرانیڵی ئازادی بەس خۆت و زەمیری خۆت ئەو زەمیرە ئێستش لەبەر چاومە ئێستش لە ناخمە ئێستش ناتوانم شتێ بکەم لە کەدار بم بەخوا کە ئەو ڕیستۆرانتیان کردو تم ئاگاتان لە خواردن بێ ئاگاتان لە شت بێ لە کەدارم نەکەن یعنی ئەوەنە بەترسەوە کردم یعنی هونەر ئەخلاقی لەگەڵانە بێ من بەڕێی منەڵم نەیکەی باشت تۆ وت گۆرانی بێژ بووم بوو بۆ مەسیل نا لەش بەشی شانۆ بوو حەزانۆر دامەی بردم پیانۆ گۆرانی بوو دەمەن بە زمانی تەلەبایەتی مناڵیم حەز لە تەمسیلکردن بوون تەمسیلکردن بوون نواندن بوو کەسێرم کرد لە ئاخیرا بوومە گۆرانی بێژ سەیریکە ئەم هەردووکی کرد لە ئاخیرا هەرە بێ بچیتەوە سەرشە سومە سەر ئەسڵەکەی چونکە گوێ لە قسەی خەڵقاگرم کۆمنتم بۆ نووسرا تکایە کاکزایر هەست کۆر گۆرانیتەکە خۆشترە وەڵای نواندنەکان خۆشی وای خەفەتە خۆم داینشم خۆم پێکەنم باڵاوشتی بۆ کۆمیدیان زۆر جوانە من ئەو ڕۆژە مناڵی ڕسمی لەگەڵ گرتم تی ئەوە بەیان دادەبەیان ئەوە بۆ چێوە نە پچکۆلەی ئەوتم بۆیە کۆمیدیان پچکۆلەم بەخوا باڵام بەرز بالانێ کۆمیدیاکەم جوان سانتی زیاد وای ناخۆش مەسەلەن ئێستا عوسمان حاجی باڵای پچکۆلەیە خەڵک خۆشێ لە ڕیکلامێکاری گرم و فڕێم یعنی بەخوا بە باڵا و ئەمە ڕیستۆرانتیشی نە باڵا حسابە نەیشتێ هەمان هەرە مری بەڵام کفتە نێرگزیەکە زۆر خۆش یاڕبیتە من درێژ بن دەستان خۆش بێ لەشتان ساغ بێت زۆر خۆشحاڵ بووین ئەم شەوەتان بۆ جوانتر کردین بۆ ڕازاوەتە کردین زۆر دڵخۆش بین کە لەگەڵ ئێوە بووین سپاس ئینشەڵا بەرنامەی تریشمانە بێت کاتی بەرنامەکەمان ئەوەنەیە بەڵام بێگومان پرۆگرامی تریشمانە بێت شتێکتان هەبێت لە کۆتای بتانێ ئاماژەی پێ بن بە زۆر خێرایی من شعرەکەی مامۆستا پیرەمێ دەڵم فەرموو دەوران دەوڵەتت لەدەست ئەستێنێ تەنها ناوی چاک تا سەرمێنێ ئەیبژی دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بین ساوینجان دووبارە ساڵی نوێ لە تۆش پیرۆز بێت و یادی دامەزراندنی کورساتیش لە منیش گەرمەنتەکانمان پیرۆز بێت زۆر سپاس بۆ بینەرانیش کە تاوکو ئێستا بینەری ئێمە بوون دووبارە زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ ئەو گروپە جوانە کە لەگەڵمانەبوون سافەکەشمان بێگومان کورسات مەگەزینیم ئێوارەیەمان هەرەوەندە بوو بۆ هیواین بەدڵێکی خۆشەوە پێ بنێنە ساڵی نوێ بە هیوای کاتێکی خۆش و خواتان لەگەڵ هەمیشە دڵخۆش بن وەکو لە سەرەتاشە ئاماژەم پێکرد 2025 هەموو ناخۆشی و نەخۆشیەکی لەگەڵ خۆیان بردبێت و هەموو ئازارێکی لەگەڵ خۆیان بردبێت و لە ئێستا و پێتان ئەڵێم ساڵی نوێتان پیرۆز بێت و کورسات مەگەزینتان پێشکەش کرا بە گۆرانیەکی ئەم هونەرمەندە ئازیزانە کۆتایی بە بەرنامەکەی ئەم شەمانەهێنین
خۆشە بەزمی ئێواران ئامینە و تۆ گوڵەکەمی لەناو باخچەکەی هەناران ئامینە و تۆ گوڵەکەمی چەند خۆشە بەزمی ئێواران ئامینە و تۆ گوڵەکەمی لەناو باخچەکەی هەناران ئامینە و تۆ گوڵەکەمی لەناو باخچەی هەناران لەناو باخچەی هەناران لەناو باخچەی هەناران لەناو باخچەی هەناران 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 عزیزم تۆ گوڵەکەمی لەناو باخچەکەی هەناران ئامینە و تۆ گوڵەکەمی چەند خۆشە بەزمی هێواران ئامینە و تۆ گوڵەکەمی وەی ئامینە و تۆ گوڵەکەمی بم چاوەستێرا ئامینە و تۆ گوڵەکەمی هەرە و ڕۆمان ماوە لێرە ئامینە و تۆ گوڵەکەمی قوربانە بم چاوەستێرا ئامینە و تۆ گوڵەکەمی خزمەتێکمان پێ بسپێرە ئامینە و تۆ گوڵەکەمی لەناو باخچەی هەناران لەناو باخچەی هەناران